ڕۆژانە کە کاریگەری خراپەکانی ئەم جەنگە بەسەر هەرێمی کوردستانیشدا جێبەجێ دەبێت. کۆمەڵێک گرفت بۆ هەرێمی کوردستان دروست بووە. ئەگەر چی جگە لەم جەنگە لە هەر کاتێکی تر ئەو کاتێک کە دەڵێن دوو وڵات کێشە و گرفتیان بۆ دروست ئەبێ یان ناکۆکی لە نێوانیان هەیە یان بە تەمای جەنگن، ئێمە لە هەرێمی کوردستان مارکێتەکانمان پڕ دەبێت لە خەڵک و ئیتر هەرچی زەخیرە و ئارد و برنج و ڕۆن و ئەوەی کە پێویستی ناوماڵە بە فەردەی گەورە دەکردرێ، خەڵک دەترسێ لەوەی کە لە بازاردا شمەک و کاڵا نەمێنێ. ئێمە ئەم حەقە بە خەڵکیش دەدەین بە تایبەت ئەوانەی کە ساڵانێکی زۆر گرانیان بینیوە، ساڵانێکی زۆر ئەو کاتەی کە هەرێمی کوردستان لە شەڕدا بووە، ئەو کاتێک کە ئابلوقەی لەسەر بووە، ئەمانە ترسێکی لای خەڵک دروست کردووە. بۆیە هەر کە بڵێن گرفتێک دروست بووە، ئیتر ڕاستەوخۆ دەبێت کۆمەڵێک زەخیرە کۆ بکرێتەوە لە ماڵدا. یەکسەر دەڵێن فەردێ ئارد بکڕا، گران دەبێ، برنج بکڕا، ڕۆن بکڕا. ئەمە جارێکی تر وا دەکات کە هەم ترس لای هاوڵاتیان دروست دەبێت، هەم ئەگەر کاڵایەکی زۆریش هەبێت کاتێک کە خواستێکی زۆر لەسەر ئەم کاڵایانە هەیە، واکە جۆرە قەیرانێک لە بازارەکاندا دروست بێ و ئەمەش وا دەکا بەشێک لە بازرگانەکان نرخێکی زیاتر بخەنە سەر ئەو کاڵا و شمەکانەی کە ئەگەر لە لای خۆیان هێشتویانەتەوە لە گەنجینەکانی خۆیاندا بۆ کاتێکی وا کە ئەگەر خواست لەسەری زۆر بوو بە پارەیەکی زۆرتر بە نرخێکی زۆرتر بیجەنەوە بە خەڵک. ئەم جارەش ئێمە لە جەنگی ئێران ئیسرائیل بە هەمان شێوە ئەوەمان بینی کە هەر یەکەم شەوی جەنگەکە نەبەنزی خانە بەرەکەوت، نەمارکێتەکان بەرەکەوت لەسەر ئەوەی کە ئیتر پێویستە شت بکڕین لە ماڵەکانماندا و هیچ لە مارکێت و لە بازارەکاندا نامێنێ. ئەگەر چی ژووری بازرگانی هەرزوو هاتنە سەر خەت لە هەرێمی کوردستان و باس لەوە کرا کە ژمارەیەکی زۆر کاڵا و شمەک لە گەنجینەکاندا هەیە و پێویست بۆ ترس و دڵەڕاوکیە ناکا کە لە لای خەڵک دروست بووە، بەڵامی تر ترس و دڵەڕاوکیەکە دروست بوو. بۆیە من دەمەوێ ئەم شەو لە فایلی جەنگەوە باس لە کاڵا و شمەک بکەم لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ بە دیاریکراوی ماوەی 30 ڕۆژە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و لەگەڵیشیدا ئەمریکا دەستی پێ کردو و بەردەوامی هەیە. بەڵام ئێمە وەک هەرێمی کوردستان جگە لەو هەندێک کاریگەری خراپکە لە سەری دروستکردین، بەڵام نەمان بینی ڕۆن و برنج و ئارد لە بازارەکاندا نەمێنێ. بۆیە هەتا ئێستا ئەم گرفتە بوونی نییە ئەو ئاماژ لە بەرنامەکەی ئێمەش بەڕاستی ئەوەیە کە دڵنیایی بدەینە خەڵک پێویست بۆ ترس و دڵەڕاوکیە ناکە، ئینشاڵڵا کەسمان نامرین لە برسا. هەر لەسەرم بابەتە بینیمان لە کۆتایەکانی 2025 عێراق باسی لەوە کرد کە ئیتر سیستەمی خاڵە گومرگیەکان بە ئەلکترۆنی دەکرێ و پێویستە ئەم سیستەمە کارا بکرێ بۆ ئەوەی شەفافێتی زیاتر بدرێت و بۆ ئەوەی کە بزانرێت ئەو شمەک و کاڵایانەی کە لە خاڵە سنووریەکانەوە داخڵی هەرێمی کوردستان دەکرێت چۆن دێت، زانیاری تەواو هەبێت و سیستەمەکە بە ئەلکترۆنی بکرێ بۆ ئەوەی ئیتر بە تەواوەتی شەفافێت هەبێ و بۆ ئەوەی کاڵای قاچاق کەمترین کاڵا بهێنرێتە هەرێمی کوردستان و عێراق و لەگەڵیشیدا بتوانرێت کۆنتترۆلی ئەو شمەک و کاڵانە بکرێت کە دێنە عێراق و هەرێمی کوردستان. ئەمە دەنگۆیەکی زۆری بە دوای خۆی داهێنا بە تایبەت بۆ بازرگانەکان، چکە ئەوان پێیان وابوو کە گومرگێکی زۆر باجێکی زۆر دەخرێتە سەر ئەو کاڵە و شمەکانی کە لە دەرەوە دەهێنرێتە عێراق و هەرێمی کوردستان و ئەم باجە زۆرەی کە لەسەر کاڵە و شمەکدا دەنرێت دوجار باجەکەی دەبێ خەڵک بیداجا. ئەمەش جارێکی تر ترسی لە لای خەڵک دروست کردووە. من بە گرافیکێک کەمێک ڕوونکردنەوە دەدەین و کەمێک باسی ئەو سیستەمە دەکەین کە پێی دەوترێت سیستەمی ئەسیکودا. ئەم سیستەمە ئەسیکۆدا وەک گوتمان سیستەمێکی ئەلکترۆنیە، واتە ئەو کاتێک کە بازرگانێک کاڵا و شمەک داخڵی عێراق و هەرێمی کوردستان دەکا دەبێت پێش ئەوە لە سیستەمەکەدا داخڵ دەکرێتواتە دەزانرێت چی دەهێنێ و هەر لە سیستەمەکەدا گومرگ و نیسبەیەک لە باجی لێ وەردەگیرێ دواتر دەتوانرێت داخڵ بکرێت. کەمێک باسی ئەو سیستەمە دەکەین. دەستەی گشتی گومرگی عێراق باسی لەوە کردووە کە داهاتی گومرگی لە 2025 ئەمە جۆرێک جیاوازی کردووە کە داهاتی گومرگی چۆن بووە و ئەگەر بێت و ئەم سیستەمە بە تەواوەتی جێبەجێ بکرێ چ داهاتێک
بۆ عێراق دەستەبەر دەکا و چ قازانجێکی دەبێت. دەستەی گشتی گومرگی عێراق باسی لەوە کردووە کە داهاتی گومرگی لە 2025 گەیشتۆتە 2.5 تریلیۆن دینار و باسی لەوە کردووە لە قۆناغەکانی دواتردا تەمان ئەمە کە لە 2025 باسی کردووە ئەگەری داناوە کە لە قۆناغەکانی دواتردا دەگاتە 3 تریلیۆن دینار و لەگەڵ ئەوەشدا بەجێکردنی ئەسیکودا دەگاتە 10 تریلیۆن دینار واتە دەستەی گشتی گومرگی عێراق ئەو مقارنە ئەو بەراوردەی کردووە کە 2.5 تا 3 تریلیۆن دینار داهاتی عێراق بووە لە 2025 بەڵام ئەگەر بێت و ئەم سیستەما بەڕێکوپێکی جێبەجێ بکرێەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە تا نزیکەی 10 تریلیۆن دینار داهات دەبێت واتە جیاوازیەکە زۆرە لەگەڵ ئەوەشدا 16,400 کاڵا باجە نوێیەکان دەیانگرێتەوە تەبعاً ئەو کاڵایانە دیاری کراون نزیکی 16,400 کاڵا کە ئەو باجە نوێیە دەیانگرێتەوە. وتمان سیستەمی ئەسیکودا ڕەنگە ئێستا خەڵک بڵێم سیستەمە چییە؟ سیستەمێکی ئەلکترۆنیە سیستەمی گشتگیری ئەلکترۆنی بەڕێوەبرنی گومرگیە واتەی تر پێویست بە کاغەز و قەڵەم و ئەوە ناکات کە تۆ لە گومرگەکان و لە خاڵەکان و کە داخڵ دەبیت بەڵکو ئەمە هەموو سیستەمەکە بە ئەلکترۆنی ڕێک خراوە داڕشتنی ئەم سیستەمە کۆنفرانسی نەتەوەی گرتوەکان بۆ بازرگانی و گەشەپێدان واتەمە تایبەت نیە تەنها بە عێراق و بە هەرێمی کوردستان بەڵکو ئەمە سیستەمێکی جیهانیە و نەتەوەی گرتوەکان ئەم سیستەمەی داڕشتووە ئەمە زۆر گرنگە کە بزانین کاتێک تۆ سیستەمێکی تازە دێنیتە وڵاتەکەی خۆتەوە ئامانج لە سیستەمەکە چییە؟ کۆمەڵێک ئامانجی هەیە مۆدێرنکردنی گومرگەکان کە ئەمە ئیتروە گوتم واز لە کاغەز و قەڵەم ئەهێنی ئەو کاتە هەموو سیستەمەکە بە ئەلکترۆنی دەکرێت بەرزکردنەوەی شەفافیت چونکە تۆ پێش ئەوەی کاڵاکە داخڵ بکەیت لە سیستەمەکەدا تۆمار کراوە و دەزانرێت بە دقیقی چی دەهێنی و باج و گومرگەکەی چەنە کەواتە ئەمە شەفافێتێکی زیاتر دەدا کەمکردنەوەی گەندەڵی ئەمەش بە هەمان شێوە پێویستی بەوەنی ئیتر پارە بکەی بەگیرفانی ئەموو پارە بکەی بەگیرفانی ئەو گەندەڵی کەم دەکاتەوە بە قاچاق بردن یاخود بە قاچاخێنانی کاڵا و شمەکەکان کەم دەکاتەوە ئەمە ژێکێکی ترە لە ئامانجەکان خێراکردنی کاری بازرگانی بێگومان هەر بابەتێک هەر شتێکە بە سیستەم بکرێ کە بە ئەلکترۆنی بێ بێگومان ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە مامەڵەکان خێراتر بکرێ و بەرزکردنەوەی داهاتی گومرگی وەک ئەوەی کە باسمان کرد عێراق بە نزیکەیی دەڵێ لە 3 تریلیۆنەوە گەر جێبەجێ بکرێ بۆ 10 تریلیۆن بەرز دەبێتەوە کەواتە ئەمەش داهاتی گومرگی زیاد دەکات ئەو وڵاتانەی کە بەکارهێنەری ئەم سیستەمەن ینی گلەی با ئەمە نەکەین بڵێن ئەمە تەنها لە عێراقەیە یان لە هەرێمی کوردستان ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە زیاتر لە 100 وڵات ئەم سیستەمە بەکاردێنن لە ناویاندا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا ئەمریکای لاتین ئاسیای ناوەندی کە ئەمانە ئەم سیستەمە بەکاردێنن پێکهاتەی ئەم سیستەمە ئەگەر باسیکەین پێکهاتی سیستەمەکە مەنەفێستی گومرگی ئەلکترۆنیە واتە وەک باسم کرد بەهۆی ئەمەوە تۆ پێش ئەوەی کاڵاکە داخڵ بکەیت لە ڕێی سیستەمەکەەوە کە تۆ کۆدێکی تایبەت بە خۆت هەیە کۆمپانیاکە یاخود بازرگانەکە ڕاستەوخۆ پێش ئەوەی کاڵاکە بێنیت لە ڕێگەی سیستەمەکەەوە دەزانرێت کە تۆ کاڵاکە چیەکە دەیهێنیت و بڕەکەی چەنە پۆڵەنکردنی کاڵا بە شێوەی زیرەک و سیستەمی بەڕێوەبرنی ڕیسک ئەمە ئەم دوو بابەتە باس لەوە دەکرێت کە سیستەمەکە ڕەنگی سەوز و زەرد و سووری هەیە ئەگەر ئەو کاتێک کە بۆ نمونە تۆ کاڵا و شمەکەکان دەگەیەنی بە خاڵە سنووریەکە ڕەنگی سیستەمەکە سەوز بێ واتە تۆ هیچ کێشەیەک لە کاڵا و شمەکەکەت نییە گومرگی خۆت داوە ڕێژەی باجت لێ وەرگیراوە شمەک و کاڵەکانت مەزبوطە و بەڕێ دەکرێت ئەگەر بێت و زرد بێ پێویستی بە کۆمەڵێک ئەوراقی ڕسمی هەیە کە تۆ لەوێدا تەسلیمی بکەی بۆ ئەوەی کە بزانن هیچ گرفتێنی ئەگەر هات و ڕەنگەکە بە سوور بێ ئەو کاتە ئەبێت تەواوی ئەو کاڵا و شمەکانی کە لەوێدایە دابگیرێت و پشکنینی تەواوی بۆ بکرێت کەواتە ئەمە بە شێوەیەکی زیرەک ڕەنگەکان دیاری دەکا کە ئایا ئەو کاڵا و شمەکەی کە تۆ دەیهێنیت بەپێی ئەم سیستەمە هیچ گرفتێکی هەیە یاخودنا ژێرخانی ئینتەرنێت و ئایتی کۆمەڵێک ئاستەنگ هەیە با باس لە ئاستەنگەکان بکەین پێشوی باس لە ئاستەنگەکان بکەم با باسی هۆکاری بەرزبوونەوەی داهات بکەم من باسم کرد کە هۆکارێکی باشە بۆ بەرزکردنەوەی داهات ئەم هۆکارە بۆ وای بۆچی ئەگەر تۆ ئەم سیستەمە بە شێوەیەکی ڕێک و پێک بەکاربێنیت بەو ڕێژە زۆرە داهات بەرز دەکاتەوە باسمان کرد نەهێشتنی گەندەڵی کە تۆ شەفافیت هەبوو کە تۆ
گەندەڵی کەم کردەوە کە تۆ بە قاچاق کەلوپەل و شمەکت نەهێنا کە تۆ پارەت نەکرد بە گیرفانی ئەودا ئەمە وا دەکا بە شێوەیەکی ڕێک و پێک هەم داهات بەرز بێتەوە هەم گەندەڵی ناهێڵە لەگەڵیشیدا کۆنتترۆلی زیرەکی بەهای کاڵاکان دەکات ئەو کاڵانی کە تۆ دەیهێنیت کۆنتترۆل دەکرێت وەک وتم بە پێی ڕەنگەکان بۆی بزانێت کە ئەم کاڵای تۆ کە داغڵی دەکەیتە عێراق و هەرێمی کوردستان هیچ گرفتێکی هەیە یا خودنا جێبەجێکردنی تەواوەتی باجەکان ئەمێکێکە لەو بابەتانی کە زۆر گرنگە نسبەیەک دانراوە کە تۆ پێشەوەی کاڵاکە بێنی لە ناو سیستەمەکەدا دەبێت لەگەڵ گومرگەکەدا نسبەیەک لە باجەکەش لە باجەکەش پێم وا بە سەی پێنجە لەو باجەت دەبێت تۆ لە ناو سیستەمەکەدا دەفعی بکەی ئەنجا دەتوانی کاڵاکە بێنی ئەمە وا دەکا بە شێوەیەکی گشتی سیستەمی باج ڕێک بخرێتەوە و لەگەڵیدا بەرزکردنەوەی بازرگانی گومرگی ئەمەش خاڵێکی گرنگە بۆ ئەم سیستەمە بەڵام لەگەڵیدا ئاستەنگی بۆ ئەم سیستەمە دروست بوو ئەمە بینیمان هەر لە کۆتایی ساڵی 2025 لە عێراق بە تایبەتی بینیمان کە گرژی و ئالۆزی لەسەرم بابەتە دروست بوو و بازرگانەکان هاتنە سەرخەت و دوکاندارەکان دوکانەکانیان داخست لەسەر ئەوەی کە ئەم سیستەمە دەبێت هۆی ئەوەی کە گومرگێکی زۆر بدەن و باجێکی زۆر دەکەوێتە سەریان و ئەوان بەوە ڕازینین لەگەڵیشیدا کۆمەڵێک ئاستەنگ دروست بۆ یەکێک لەوانە دژایەتی هەندێک لایانی پەیوەندیدار کە لەگەڵ سیستەمەکە دانین پێویستی بەڕاهێنانی بەرفراوان هەیە هەر بابەتێک کە دێتە عێراق و هەرێمی کوردستانەوە بە تایبەت ئەگەر سیستەمەکە ئەلکترۆنی بێ بەڕاستی پێویستی بەوەیە کە ڕاهێنانی باشی لەسەر بکرێت ڕەنگە لە سەرەتاوە تۆزێک ئاستەنگ لەسەر ئەم بابەتە دروست بێ ژێرخانی ئینتەرنێت و ئایتی ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە نەکتەنها لەم سیستەمەدا لە هەر سیستەمێکی تر تەنانەت لە فەرمانگەکانیش ئەو فەرمانگانەی کە کاروبارەکانیان بە ئەلکترۆنی کردووە ئەمەیەکێکە لەو کێشانی کە دروست دەبێ زۆر جار نیو سعات سعاتێک دو سعات لەبەردەم فەرمانبەرێکدا دەوەستی مامەڵەکەت ڕدەگیرێ لەبەرەوەی کە کێشەی ئینتەرنێت هەیە ئینتەرنێت خاوە خەت نییە بۆیە طبعاً کە تۆ سیستەمت هەبوو و سیستەمەکە ئەلکترۆنی بوو پێویستە ئینتەرنێتێکی باشت هەبێ ئەمەش یەکێکە لەو گرفتانەی کە بۆ ئەم سیستەمە دروست دەبێت هاو ئاهەنگی لەگەڵ دامەزراوەکانی دیکە هەماهەنگی ئێمە دایمەن گرفتی هەماهەنگیمان هەیە تەنانەت ئێمە لەناو خۆی خۆشماندا زۆر جار دەبینین بەڕێبەرایەتەکان هیچ هەماهەنگیەکان نییە بەیەکەوەیان کەمترین هەماهەنگیان هەیە بگا بەوەی کە تۆ کاڵا و شمەک داخلی عێراق و هەرێمی کوردستان دەکەی لە عێراق و لە هەرێمی کوردستان و تەنانەت لە نێوان پارێزگاکانیشدا زۆر گرنگە ئەو هەماهەنگی هەبێ بەڵام ئێمە دەزانین بە پێویست نییە ئەمە ژێکێکترە لەو ئاستەنگانەی کە دروست بووە کەواتە ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین جەنگ بەڕاستی کاریگەری دروست نەکردووە لەسەر کاڵا و شمەکەکان و میوانەکانی شم دڵنیایی لەسەرەوە بابەتە دەدەن و ئەم سیستەمە کە یەکێکە لەو سیستەمانەی کە گرفتی دروست کردووە لە نێوان حکوومەت و بازرگانەکاندا جا ئەوەی کە پرسیاری گرنگە بزانین ئەم سیستەمە لە بەرژەوەندی کێیە حکوومەت یان بازرگانەکان بۆیە من کۆمەڵێک میوان لەگەڵ من ئەم شەو ئامادە دەبن کە زۆر بەوردی بەڕاستی لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین یەکێک لەو میوانانی کە لەگەڵمانە بە سوپاسەوە لە هەولێرەوە کاک معروف هەرکی کە بەڕێزیان جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێرن بە سوپاسەوە لەگەڵمانە دواتریش لە ستۆدیۆش میوانی ترمان دەبێت کاک معروف سڵاوت لێبێ بە هیوام ئەو شتانی کە باسمان کرد لەسەر ئەو سیستەمە دواتر طبعا لەگەڵ بەڕێستاندا زۆر بە تەفاسیلتر باسی سیستەمەکە بکەین بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە وەک سەرەتا وەک یەکەم پرسیار کە ئاراستەی جەنابتانی بکەم بۆی دڵنیایی بدرێتە خەڵکی هەرێمی کوردستان جا هەولێرە سلێمانیە هەر پارێزگایەکە دوجار ئێمە وەک هەرێمی کوردستان ئەو پریشکی ئاگری جەنگەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە لە کاتێک دایمە خۆمان بەشێکنین لە جەنگەکە تا چەند کاریگەری کردووەتە سەر کاڵا و شمەک سەر کەمبوونەوەی کاڵا و شمەک سەر نرخەکان لەوەی کە بوترێت گرانی دێت شت گران دەبێ و با شتێکی زۆر شمێکێکی زۆر ببینەوە ماڵەکانی خۆمان و نەوەک لە بازاردا نەمێنێ ئێوە لەسەرم بابەتە چی دەڵێن؟ سەرەتا ئەو کاتەتان باشەوە کە ئەو کاتەی بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان باش زۆر سپاس بەڕاستی جەنابەت پرسیاری لەسەرەوەی کرد کە کاریگەری ئەو جەنگەی کە ئێستا کە بەرەو مانگێک دەچێت کە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە بەڵێ بێگومان دەتوانین بڵێن کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئابووری هەموو ناوچەکە و دەتوانم بڵێن پڕۆشی گەیشتۆتە
وڵاتانی ئەوروپا و ئەمریکا خودی خۆشی بەڵێ. بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان کە ئەوەی لە بەرچاومانە دەبینین تاکو ئێستا کاریگەریەکی ئەو تۆی نەبووە لەبەر ئەوەی پێشتریش لێدوانم لە بۆ بەڕێستاندا کۆگایەکانی خۆراکە لە کاتی جەنگا بەشێکی هەرە ئەساسیە لە کاتی جەنگدا ئێمە کۆگایەکانمان لەخوا بە زیاد بێ مەوادێکی زۆری تێدا خەوارەوە ماوادی خۆراکی باش دابین کراوە و لەلایەنی سوتەمەنیش تاکو ئێستا زۆر باشە لە هەرێمی کوردستان هەرچەندە هەرێمی کوردستانیش بۆتان مەیدانی ئەو جەنگە چ لە بواری ئاسمانیوە بێت یاخۆت لە بواری ئەو جەنگی کە لەسەر زەویش دەکرێت ڕۆژانە ئەو موشەکانە کاریگەری زۆر لەسەر هەرێمی کوردستانی دەبێتن بەڵام لەخوا بەزیا بێت لە ڕووی بازرگانی و لە ڕووی کاڵا و پێویستەکانی ڕۆژانە تاکۆ ئێستا هەرێمی کوردستان هیچ کاریگەریەکی ئەوتۆی لەسەر نەبووە. بەڵێ ئەم قسەی بەڕێستان تا چەندێکی تر دەتوانیت بڵێ یاین دڵنیایی بیت بە خۆت کە دەتوانی ئەم قسەیە بکەیت. ئێمە دەزانین وەک من لە سەرەتا شەوتم ئەمڕۆ ڕێک بە دیاریکراوی یەک مانگە جەنگی نێوان ئێران و ئیسرائیل بەردەوامی هەیە و دیار نییە بەڕاستی ئاساری جەنگەکە بەکوێ دەگا دیار نییە نەتیجەی جەنگەکە بەکوێ دەگا ڕەنگە سبینێ ئاگر بەسرا بگەێنرێ ڕەنگە ئەم ماوەیە درێژتر بێ. تا چەندێکی تر دەتوانیت دڵنیایی بدەین بە خەڵک کە کۆگاکانی ئێمە کاڵاو شمێکی تێدایە و خەڵک نەترسێ بەڕاستی لەسەر ئەم بابەتە. من دەتوانم ئەوە بۆ جەنابەت و بینەرانی بەڕێزیش ڕوون بکەمەوە ئێمە مەعەدە ئەوەی کە دەواازەی ترمان بەدیلی دەواازەکانی حاجی ئۆمەران و هەروەها باشماخ و ئەوانی تریشدا هەیە بەڵام ئێمە دەواازەی ئیبراهیم خەلیل تاکو ئێستا کە هەرێمی کوردستان دەبەستێتەوە بە وڵاتانی تری جیهان ڕۆژانە ئێمە ئالوگۆڕمان هەیە لەخوا بە زیاد بێ ئەو دەواازەیەمان لە دەستەوە ماوە و سەرڕای ئەوەش چەند کارگەیەکی پیشسازی دروستکردنی مەسەلەن و ئامادەکردنی کەلوپەلی خۆراکیشمان هەیە لە ناو هەرێمی کوردستان لە هەر چوار شاری هەرێمی کوردستان ئەوانیش دەتوانم برێم یارمەتی دەری درێژەی ئەو جەنگە دەبن ئەمە تەمەنا دەکەن کە ئەو جەنگە درێژەی نەبێت چکە هەر جەنگێک کە درێژەی هەبوو نمونەشمان لەسەری زۆرە وەکو ئەو شەڕی کە پێش ئێستا لە بۆ ماوەی چەند ساڵە درێژەی کێشە لە بینی وڵاتی رووسیا و ئۆکرانیا بەڵێ کاریگەری دەبێت لەسەر تەواوی جیهان بەڵام هیواداریم ئەو شەڕە درێژەی نەبێ ببێتە ئەهۆی ئەوەی کە ئەم شەڕە بوەستێت چکە جەنگ هیچ کاتێک سوودێکی نەبووە بۆ هیچ وڵاتێک بۆ هەموو جیهانی سوودێکی نەبووە بۆ ینی کەس تێدا براوەش نابێتن بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە تەواوی وڵاتانی جیهان تووشی داڕمان دەبن لە هەموو کارتەکانەوە بە تایبەتی لە ڕووی ئابوووریشەوە دەورێکی زۆر دەکرێتە سەر خەڵک بەگشتی بەڵام من دیسان لە ڕووی کەنالی بەڕێستانەوە دڵنیایی دەدەمە خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستان ئێمە بای ئەوەمان هەیە لە کۆگایەکاندا و پێشتریش ئێمە زانیومان کە تهدیدات هەبوو لە بینی ئەم وڵاتانە بازرگانانی ئێمە زۆر کاڵایان دەتوانم بڵێم خەزم کردبوو و ئێستاش مەعمەلەکانی خۆمان یا کارگەکانی خۆمان دەتوانم بڵێم زۆربەی زۆر بەروبوومەکانیان وا ئینتاژ دەکەن کە بەشی هەرێمی کوردستان بکات هەرچەندە جەنابەت ئاگات لێە پێشتر ئەو کارگانەی کە ئێمە هەمان بوو دەیانتوانی پێداویستەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش پڕ بکەنەوە بەڵام وای لێهات کە لەگەڵ حکوومەتی ناوان هێندە کێشە بۆ ئێمە دروست بوو بۆ بازرگانانی ئێمە دروست بوو نەمانتانی وەکو خۆمان ئەو کاڵانی کە بەرهەم دەهێنرێتن لە هەرێمی کوردستان لە کارگەکانی هەرێمی کوردستان بۆ ناوەڕاست و باشوور وەکە خۆی بنێرین. باشە دەست خۆشکاک معروف دواترە گەڕێمە وڵات زۆر بەڕێز محەممەد سەفرەی جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەی هەیە کاک محەممەد زۆر بەخێر بێ هەمان و پرسیارێک لە کاک معروفم کرد لە سلێمانیش بینیمان هەر ئەو ڕۆژەی کە ئیتر بڵاو کرایەوە و کە جەنگەکە دەستی پێکردووە لە نێوان ئێران و ئیسرائیل شەوەکەی بینیمان چ فەوزایەک لە مارکێتەکان دروست بوو یعنی خەڵک
بە لێشاو شتێکڕی لەگەڵەوەی ڕەمەزانیش بوو بەڵام ئیتر خەڵک هەمووی ڕژا بۆ سەرجادە و دەچوونە مارکێتەکان و بازاڕیان دەکرد و لەوەی کە ئیتر هیچ لە مارکێت و لە بازار و لە شاردا نامێنێت ئەم تێڕوانینە بۆچی لە بەردەوام لە لای خەڵکی ئێمە هەیە ئەمە وەک من لە سەرەتاوە باسم کرد خەڵکی ئێمە گرانیەکەی بینیوە ینی پێشترم ئازارەی بینیوە بۆیە ترسی هەیە یان هۆکاری چێ خۆ ئێمە هەموو جارێکە گرفتێکی وا دروستە بێ ئێوە ڕوونکردنەوە دەدەن لەسەرەوەی کە هیچ کێشەیەک نییە لەسەر کاڵاو شمەک بەڵێ ئەم کاتی جەرابت و بیسەران باش سپاس ڕاستی خەڵک تقریبان ئێمە لەبەروەی تەجروبەیەکمان لەگەڵ ئەمە شاکلانە بۆ خەڵک ناخینێ کە تۆزێ بترسێ بەڵام بۆ ئەم وەختە بۆ ئەم جەنگای کە ئێستا ناوچەکەمانی گرتووە بەڕاستی هیچ مەترسیەک نییە لەسەر بەتایبەتی مەوادی خۆراک خواردن لەبەرەوەی ڕێگاکان هیچ نەگیراون بەڕاستی باشە ئێمە چەند دەواازەیەکمان هەیە و زائیدن مەوادێکی زۆر لە مەخازانەکانە هەیە موادی غەزای زۆرە ڕاستە خەڵک لەوانەیە تۆزێک بەهۆی ئەو تەشویشاتی ئەو تۆزە سوتەمەنیوانە مشکلی تێکەوت ئەویژە الحەمدلله خەریکە حەل ببێ ئینا مەسەلەی بەتایبەتی مەوادی خواردن هیچ کەم و کەسێک و هیچ نقصانێک نییە هیچ کێشەیەک نییە برنج و ڕۆن و ئارد هەموو شتێک زۆرە و نرخیش گران نرخ بەداخەوە لەوانەیە خەڵک تێنێ بۆ چوونێکی وا تێگەشتی بێ کا بەهۆی جەنگەوە تۆزێکشت گران بوو بێ ئەوە مەسەلە جەنگ نییە ئەم بەرنامەی گومرگی حکوومەتی مەرکەزی کە داینا لە پڕ بڵین تۆزێک و بڵێ وەختەکە کەوتە ئەم وەختی جەنگەوە گومرگ زیای کرد لە مەسەلەن تقریبا بڵێم چەندەها کۆنتێنەر لە بەسرا خەڵکەکە وەستا تاجرەکان ویستیان گومرگەکە نەدەن کە بڵین بارێکی زۆر کۆبەوە لەوێ تووشی هەم تووشی باج غەرامە بوونی تاخیری هەمووی بارەکان زۆر کۆبەوە بە سەرێکە کە ئاخر لە ئاخریدا هەر نەتیجەی نەبوو ئەوە گومرگەکە تەسبیت بوو ڕێژەیەکی گرانی ئەو کاڵانە ئەو باجە زیادەیە کەمێکیش ئەو تاخیربوونە کە بڵین کرێخەوی خواردە ئەو بارانە ویلا بارەکە زۆر زۆرە و ئێستا بەردەوام داخل دەبێت لە پڕ کاک محەممەد لە پڕەڵەن شتێک گران بوو ینی لە پڕەڵەن وڵا پیاز گران بووە پیاز لە بازارشتی کاتین پیاز بوو کیلۆی بۆ بە 2000 پیاز کیلۆی بۆ بە 3000 تەماتە نەما ینی هێلکە گرانە بێ بۆ نمونانی ئەم شتانە هی ئەوەن کە درێژە بکێشێ خەڵک ترسێ بچی بە سنوق پیاز کڕی ئەو شتە بەسیتان ئەوە دوو ڕۆژ سێ ڕۆژ مەرزی هەرێمی کوردستان لەگەڵ کوماری ئیسلامی کێشەیەکە بوو ئەوە دوو ڕۆژ بوو کە مەرزەکە کرایەوە و هاتەوە دۆخی یاسای خۆی لە ئازار ئێستا مەرزەکانمان هەموو کراوە تا ئێستاش بەدیریشمانەیە گەرخوانەکە مەسەلەن ڕێگای بەسرا ئێستا بارێکی زۆر هەیە بەڕاستی دەوێت ئەگەر خوانەکە ئەوە تووشی کێشە بێ بەدیل هەیە مەسەلەمەوە بازرگانەکان ئێستا محاوەلان کردووە لە بەندەری عەقەبەوە لە ئەردەنەوە لە دەریای سوورەوە بێن بۆ عەقەبە لێبێتەوە هەرێمی کوردستان عێراق ئەوانەی بەسڕە گیریان خواردووە کاک محەممەد ئەو فترێکە گیریان خوارد مەسەلەکە بارەکە زۆر کەوتۆتەوە بە سەرێکە سەرە بە ناکە هەیە بازرگانەیە دوو مانگە سەرێ بەر نەکەوتەوە شەحنی گومرگەکە باو شەحنی بکە لە هەزا بەڵام ئێستا هەردێت ئەمەی دەواازەی تر مەسەلەنەوە لە عەقەبەوە لە ئەردەنەوە ئێستاوە خەڵک باری کڕەوە تەحویلی ئەوەیەکە مەسەلەن لە ڕێگای لە ئەمیارات لە فوجێرا ڕێگاکی وشکانیەوە خەرک محاوەر دەکات ئەگەر خوانەکە لەو ڕێگانەوە بێ لەوەشەوە داخل بێ ئەوە لە وڵاتی تورکیا ئاواردیانە هیچ کێشەیەک نییە بەڕاستی هیچ هەموو هیچ کەم و کەسێک نییە لە مەوادی خواردنە لە مادی غەزاییە باش کاک معروف باسمان لە سیستەمی ئەسیکۆدا کرد ئەو سیستەمە عێراق لە ئێستادا ئەم سیستەمە جێبەجێ دەکات و گرفتەکانی لەگەڵ هەرێمی کوردستان چییە و هەرێمی کوردستان لەسەر ئەم سیستەمە چی دەڵێ مەرجەکانی چییە؟ بەڵێ هەمومان دەزانین کە سیستەمی سکۆدا ئەگەر تەماشای بکەن کە نێودەوڵەتیە بەڕاستی و بە ئەلکترۆنیکردنی بازرگانی و هەروە هاتوچۆی ئەو کاڵانەیە کە هاوردە و هەناردە دەکرێتن ئەمە خۆی لە خۆیدا سیستەمێکی باشە زیاتر لە وڵاتانی جیهاندا 100 وڵات زیاتر کە ئێستا پەیوەستن بە و
سیستەمەوە بەڵام ئەوەی کە ئەمە ڕەچاومان کرد لە نهایەتی 2025 ئەوەی کە لە ناکاو بۆ هەرێمی کوردستان کە ئەوان دانویستە و سیستەمە وەکو خۆی جێبەجێ بکەن و کۆمەڵێک مەرجیشی لەگە خۆی هینا لە هەمان کاتەکان بڕیارەی دەرکرد هیچ تایبەتمەندیەکی بۆ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی نەهێشتۆتەوە بەتەوە هەروەها لە بۆ بازرگانانیش شتێکی لە ناکاودا بوو ئێمە وەکو بازرگانان کە خاوەنی چەند کۆمپانیایەک مەسەلەن ئێمە لێرە مسەجلین واتە کۆمپانیەکانمان تۆمارە بەڵام لە هەمان کاتدا تۆ دەبی بچی چەندەها شروط و هەروەها ئەو شتانە بۆ ئەوان جێبەجێکەی و هەروە لە هەمان کاتدا کۆمپانیەکان ببی لە ناوەڕاستی عێراق تۆ تۆماری بکەیەوە دووبارە و هەروە لەگە خۆشیدا پێناسی گومریکی زیاد کرد ئێستا جەنابەت پێش ئێستا پرسیارت لە بەڕێز کاک محەممەد کرد کە ئایا کاڵا لەبەر کاڵاکانیش ڕۆژانە گرانن لەسەر هاوڵاتیان دەکەوێتن ئەمە خۆی لە خۆیدا سەتاسی ئەگەر زیاد بکرێ هێشتا کاڵا لە شوێنی خۆیتی هاوردە نەکراوە دەبینین سەتاسی زیاد کراوە بووتە بارگرانی بەسەر هاوڵاتیەوە خێر ئەم باجە کێ دەیدا هاوڵاتی بەکاربەر دەیداتن بەداخەوە ینی ئەم سیستەمە هیچ تایبەتمەندێکی بۆ ئێمەی هەرێمی کوردستان نەهێشتۆتەوە کاکە معروف ینی هەموو ئەو کۆمپانیانەی تۆمارن لە هەرێمی کوردستان ئەبێ بە هەمان شێوە بچن لە ناوەڕاست و خواروی عێراق ئەم کۆمپانیانت لێش تۆمار بکرێتەوە ئەنجا دەتوانن داخڵی ئەو سیستەمە بن بێگومان ئێمە خۆمان خاوەنی کۆمپانیاین ئێستا ئێمە دەبی سەر لە نوێ بچین بۆ خوارەوە مەسەلەن لە یەکێک لە شارەکانی سەر بە حکوومەتی ناوەندی ئێمە بچین کۆمپانیەکانی خۆمان تۆماریش بکەین لەوێ لە هەمان کاتدا ئەوجا ژمارەمان بدەنێ ئەو ژمارەیە بینین سیستەمی بانقی بەکاربین اینجا بۆ ئێمە کە کاڵە هاوردە دەکەین دۆلار بۆ ئێمە بە 132 حسابە بەڵام ئەوانە تۆ پێ ناکرێتن ئێمەش کە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە وەختی خۆی ئێمە ئەو کۆمپانیانە لێرە هەمووی مسەجلە بە ڕێچکەی قانونی خۆیدا دەڕواتن و باجی خۆشمان دەدەین بەڵام بەو شێوەی نییە کە حکوومەتی عێراق دەیوێ داهاتی خۆی پێش ئێستا گوێم لە بەڕێزت بوو کە داهاتی خۆی ڕاستە داهات زیاد دەکرێت بەڵام ئەو داهاتە لەسەر ئاساسی چی زیاد دەکرێت لەسەر ئاساسی ئەوەی من و بەڕێزت دەیدەین ئەو باجە کە بەکاربەری کاڵاکان دەبی بیدەن ئەو باجەی بەڕاستی ئەمە تایبەتمەندی بۆ ئێمە نەماوە و بارگرانی کەوتوتە سەر برا بازرگانەکانمان ئێستا نرخی گرانبوونی نرخی دۆلاریش هەمان هۆکارە ئەو هۆکارە کە دۆلار ئێمە کە پێویستمان بە دۆلار دەبی بە نرخی ڕۆژانە ئەمە ئەو دۆلارە لە بازاڕی ئازاددا بیکڕین حواڵەی پێ بکەین ئێمە ناتوانین بە نیزامی بانقیدا بتوانین ئەمە ئەو کاڵانەی کە لە دەرەوە دەکردرێتن حواڵەیان بۆ دەکەین بە نرخی حکومی بیان بە نرخی سیستەمی بانقی بی بکەیت و ئەمە کارەساتێکە ئەو بابەتی دۆلارە کاک معروف کە باست کرد خۆی بەپێ ئەم سیستەمە باس لەوە دەکرێت کە تۆ پارەش بەدەستی ینی نادرێت دەبێت لە ڕێی سیستەمی بانکیەوە بێ ئەو پارەی کە تۆ دەبێت بە دۆلار بدرێت یان بە دینار بانقەکە وەری دەگرێت نەخێر ئەمە پێش ئێستا مەسەلەن ئێمە بە نرخی دینار مەسەلەن دینارمان دەدا لەسەر نرخی 132,000 حواڵەت دەکرا بە نیزامی بانقی ئێمەش هەرێمی کوردستان بازرگانانی ئێمەش کە ئەو کاڵانە هاوردە دەکەن بێگومان ئێمە لەگەڵ بەشی یاسایەکەینە دەمانێت هەموو شتێکمان بە ئەلکترۆنی بێ و بە قانونی بێت بە یاسایی بێت بەڵام لە هەمان کاتدا ئەم بڕیارانەی کە حکوومەتی عێراق دەیدا بێگومان بارگرانی لەسەر ئێمە دروست دەکا و ئەو کاڵانە نرخیان لە جێخۆی بەرز دەبێتەوە حکوومەتی عێراق ڕۆژانە بە مەلاین دۆلار بە هەدەری دەدا دەیوێت لەسەر ئەستۆی خەڵکی خۆی مواطنی خۆی لە ڕێی ئەو سیستەمەوە پارە کۆ بکاتەوە غێر ئەو باچەش کە زیاد دەکرێت زروفی عێراقیش لە بواری ئەو لە جەنگدا خۆمان دەزانین عێراقیش بێبەش نییە لەو جەنگە و ڕۆژانە ئەرکی لەسەر شانی زۆرە ئەو نابی بە هیچ شێوێک بێتن بارگرانی لەسەر بازرگانان و هاوڵاتی خۆی زیاد بکاتن بۆ ئەوەی داهاتی خۆی پێبەرز بکاتەوە دەست خۆش کاک معروف ئەگەر ڕێمۆلات کاک محەممەد کەواتە ئەوەی کە ئەو کۆدەی نەبێت ناتوانێت داخڵی ئەم سیستەمە بێت و بۆ کۆدەکەش پێویستە تۆ بچیتە ناوەڕاست و خواروی عێراق
و ئێمە ژمارەیەکی زۆر کۆمپانیامان هەیە بەڕاستی لە هەرێمی کوردستان ینی ئەم کۆمپانیانە ئەگەر بشتنە ئەوێ کۆدەکەش وەرگرن ڕەنگە کاتێکی زۆری بوێ پێویستی بۆ بێ بچنە سەرەوە هەتا ئەو کاتەش کۆدەکە وەرنەگرن ناتوانن هیچ کاڵاو شمەکێک بێنن بەڵێ بەداخەوە ئێستا خەڵکەکە بازرگانەکان گلەی ئەوەیە کە ئەم بەرنامەی ئەسیکۆدایە ڕاستی بەرنمەیەکی پرۆفیشنال و شتێکی باش بەڵام وەختەکە مەسەلەن ئەبوو فترێکی بدا بە حکوومەت یارێم مەسەلەن نانی کەم ساڵێک کە ئەمە لە ماوەی مەسەلەن ئێستا کە مانگی بۆ نمونە مانگی سێ ئەم بەرنامەی داناوی گوتا لە یەکی 2027 لە ساسەد ئەم بەرنامەی جێبەجێ دەبێ بۆی بازرگانەکانمان مشوری خۆیان بکەن حکوومەت یارێم بێتە سەرخەت ڕێکاری یاسیەکان بکە بەڵام لەبەرەوە شتەکە ینی فوجایی بوو هەم بەرزبوونەوەی گومرکە هەم بەرنامەی ئەسیکۆدایەکە نابەرنامەی ئەسیکۆداکە گەر بڵێ شتێکی ناقانونی نە بەڕاستی ڕێگرێ لە گەندەڵی ڕێگرێ لە بە خاچاخێنانی کەلوپەلی لە هەر چۆن هەموو دەواازەکانی مەسەلەن کۆمەڵێک شتی باشی هەیە کۆمەڵشتی باشی بەڵام ئاستەنگ و گرفتیشی هەیە ئێوە لەسەر ئەم بابەتە چیتان کردووە ئێمە یەکوان بازرگانەکان بەرەوکیەوە ئێمە بازرگانەکان سەردانی ژووری بازرگانیان کرد لانی پەیوەندداریمان ئاگادار کردوێتەوە پشتیوانی لە بازرگانەکانی خۆمان دەگین کە دەبێ یارمەتیان بدرێ بۆ ئاسانکردنی کاروباری لەسەر ئەو بابەتی کە کاگەمارۆف باسی کرد کێشەی دۆلاریش دروست دەبێت کێشەی دۆلار یەکێکە لە ئەساسیەکان کە بڵین بازرگانەکانی ئێمە کە چەند وەختە بڵین کە بێوە شتێک لە مەسدەرەوە بکڕێ ئەگەر لە ڕێگەی ئێران و بەندەر عەباسەوە مەسەلەن نەقلی کرد شمولی دامی دۆلارەکەی نەیەک کە دۆلار بە 132,000 مەجبور بوون ڕۆیان کردە ناوەند و لە بەسراوە لە بیداەتی پێش سیستەمی ئەسیکۆدا ئەوانە دۆلار بە 132,000 وەرە نەگرت وەلەو بە زەحمەت وەریان نەگرت بەڵام مهمەی وەریان نەگرت ئێستا وەری ناگرن کاگەر بیەوە کە بازرگانێک با لە بەندەر لە ڕێگای ئێرانەوە لە بەندەر عەباسەوە بێنەوە بۆ باشمەخ شمولی ئەو 132,000 ناکە بۆ 100 دۆلارێک شمولی ناکە مەجبور ئەبێ بچێتەوە حکوومەتی مەرکەز حکوومەتی مەرکەزیش بەڕاستی ئێستا ئەم بەرنمەیە هەم زیادکردنی گومرگەکە هەم بەرنامەی ئەسیکۆداکە ینی وەکو بڵێ کتوپڕ بوو بەڕاستی ئاستەنگیان بۆ دروست بۆ بازرگانەکان ترسەکە لەوەیە دەڵێن ئەو جیاوازی دۆلار و ئەو زەرەرەی کە بازرگان دێکە یان ئەو زۆر گومرگە زۆرەی کە لەسەری وەردەگیرێ نرخەزیاکە دەخاتەوە سەر کاڵاو شمەکەکە داخەوە دەبێت باجەکەی هاوڵاتی بیدە کڕیار لەبێ بیدە چکە بازرگان لە هەموو حاڵەتەکە قازانجی خۆی ڕێژەیەکی هەیە لە سا دووە سێ قازانجی خاتە سەرێ ئەو گومرگوباجێ کە لەسەری زیادەکەی خات سەر کاڵاکە خەڵکی داما و باشکاتەکە معروف ئەمە حکوومەتمان هەیە لەگەڵ بازرگانەکان و لەگەڵیدا خەڵک ئەگەر ئەم سیستەماوە خۆی جێبەجێ بکرێ بەڕاستی لە بەرژەوەندی و لە ساڵحی کێیە و کێ زەرەرمەند دەبێ ئەمەی کاک محەممەد باسی دەکات ئەگەر حکوومەت جێبەجێ بکە ئەو باس لەوە دەکا کە داهاتێکی زۆری بۆ دەگەڕێتەوە و بازرگانیش زەرەرەکە ئەخاتەوە سەر ئەو کاڵایانە و شمەک لەسەر کاڵا و شمەک لەسەر خەڵک نرخەکەی زیادەکە کەواتە کرێ بڵین ئەگەر ئەم سیستەمەش جێبەجێ بکرێ باجەکەی هەر خەڵک دەیدا خەڵکی هەژار نەک بازرگانەکان من سوپاس بۆ جوابەکەی بەڕێز کاک محەممەد بەڕاستی ئەو سیستەما خۆی لە خۆیدا ئەگەر بێ واقع شتێکی زۆر باشە و شتێکی نێودەوڵەتیشە هەروەکو ئاماژەشم پێکرد زیاتر لە 100 وڵات زیاتر لە جیهاندا کاری پێ دەکرێتن با ئێمەش یەکێک بین لەوانەیە کە بەو سیستەمەدا تێدەپەڕین بەڵام تۆ خۆی زۆر شت ماوە کە تۆ بیکەی اینجا بێ ئەو سیستەمە جێبەجێ بکەیت ئەم شتە بەنسبەت ئێمە وەکو ئاماژەمان پێکرد تۆ خۆت دووەلیان هێشتا کام تەرخەمی و لە ڕێی گومرەکەکانت هەموو یەک نییە سیستەمەکانت یەک نییە و تۆ هەرێمێکت لەگەڵا هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانت هەیە تۆ حکوومەتی ناوەندت هەیە حکوومەتی هەرێمی کوردستانت هەیە پێشتریش ئەم قانونە و یاسایی کە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات لە بواری بازرگانی بێت لە بواری پێشخستنی ئابووری بێت لە بواری سیستەمی گومرکی بێت خۆ تۆ ئەو یاسات لە خۆوە دروست نەکردووە بێگومان ئەو یاسانە
لە پەرلەمانی عێراقەوە لە پاش 2023 دەرچووە بوویتە یاسایە کە تۆ کە لە حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێ دەکەی. من نمونەیەکی بچووکت بۆ دەینمەوە. ئێمە خاوەنی کۆمپانیاین بارمان بار کردووە لە بواری کشتتوکالی بەشێکمان هیناوتە پێش ئێستا هیناوە بەڕێی ئیبراهیم خەلیلمان داخل کرد کە بارەکانمان بە کەشتی هاتە بەندەری بە یەکێک لە بەندەرەکانی مێرسین کە هینامانەوێن دەرێت داخلمان کرد و باجی خۆشماندا و زۆر بە نۆرمالی. باری تر کە 525 تۆن کەرەستەی کشتتوکالیمان بار کرد بە ڕێی مینای ئومقەسر داهێنامان باوەڕ بکە 3 مانگ ئەو کۆنتێنەرانە داگیرابوون لەسەر بارهەڵگرەکانمان دانابوون کێشەیەکی بچووکیان بۆ ئێمە دروست کرد ئێمە نەمانتوانی بارەکانمان داخل بکەین ڕایان گرت تاکو دە ڕۆژ پێش ئێستا ئەو بارە ئیزندرا بەس مەسروفی ئەوەی کە بارهەڵگرەکان لە ساحەیەک لە مینایەکە ڕاوەستاون بڕی 285 میلیۆن دیناریان لە ئێمە وەرگرت وەکو باجی ئەوەی کە شوێنمان ڕاوەکرا هەمان کاتیشدا کێشە ئەوان بۆ ئێمەیان دروست کرد بوو کاگەلەنە لە ڕووی یاسایی و ئێمە هیچ کێشەیەکمان نەبوو ئەمە بەسیترین میسالەکە بۆ بەڕێستان و بینەران باز دەکەم جا ئەمانە نمونەی زۆر هەیە نمونەی زۆر هەیە لەو بوارەدا ئەو حکوومەتی عێراقاتی ئەو بڕیارە دەیەوێت جێبەجێ بکە ئەی فکری لەوە نەکردوێتەوە کە ئەو باجە ئەو پێناسە گومریەکەی کە زیادی دەکا ئەو دەرێت داهاتێکمان زیاد کردووە بەڵام لە هەمان کاتدا من و توی هاوڵاتی ئەو باجەی ئەو حکوومەتە بدەین ئەمە پێم وایە یعنی دەبواە کەواتە باجەکەی هاوڵاتی ئەیدا کاک معروف کوردستان دانوستاندن لەسەر ئەو بڕیارە کرابە بەڵێ باجەکەی کەواتە هاوڵاتی ئەیدا ینی زەرمەند لە جێبەجێکردنی ئەم سیستەمە خەڵکە فەقیر و هەژارەکەیە بەڵێ ئەگەر مەسەلەن ئێمە کە بازرگان بین کاتێکە کاڵایەک هاوردەی هەرێمی کوردستان دەکەی یاخۆ عێراق دەکەی بەگشتی تۆ چی دەکەیت تۆ چاوت لەوەیە کە قازانجێک بکەیت کە کاتێک کە تۆ بارە دەینی هەر باجود ڕسوماتێک کە دەکەوێتە سەر تۆش دەخەیە سەر کاڵەکەی ئەی فرۆشی بە کاربەر و هاوڵاتێکە بێگومان هاوڵاتی لە هەموو بوارێکەوە باجەکە ئەیدن باش دەست خۆشکاتە زۆر بەداخەوە ینی ئەم شتەکە دەکرێتن ئێمە کێشەیمە لەگە حکوومەتی عێراق من شتێکی تر ڕوون دەکەمەوە کێشەیمە لەگەڵ ینی حکوومەتی ناوەندی عێراق کێشەیەکی زیاتر سیاسیە خۆی پێش ئێستاش کێشەی ئەوەیان لە بۆ شارەکانی هەرێمی کوردستان دروست کرد بوو ئەو بەروبوومانەیە کە لە کارگەکانی ئێمە ئینتاژ دەکرێتن دەمانویست ببینە ناوەڕاست و باشووری عێراق کێشیان لە بۆمە دروست دەکرد داوای گومرک و پارەیان لە خاوەن کارگەکان دەکرد لە بازرگانەکان دەکرد خۆ ئەمەش هیچ کێشەی بەوەوە نەبوو کە بکاتە سیستەمێکی ئەلکترۆنی ئێمە بازرگانانی هەرێمی کوردستان پابندین لە 100% ئەو بڕیارانێک کە لە حکوومەتی ناوەند دەردەچن بەڵام بە شێوەیەکی یەکسان نەک و بانێک و دوو هەوا بێت بۆ من نەوعێک بێت و بۆ بازرگانێکی خواڕۆژ نەوعێکی تر بێتن ئەو جیاوازیە بەدیەک لێ کاکە معروف ینی باشکرا ئێوە هەست بەو جیاوازیاکەن ئێمە لە پاش 2010 هەست بە هەموو ئەو کێشانە دەکەین هەست بە هەموو ئەو شتانە دەکەین کە ڕۆژانە حکوومەتی ناوەندی عێراق ئاستەنگ لە بۆ بازرگانانی ئێمە دروست دەکا ئاستەنگ لە بۆ کارگەکانی ئێمە دروست دەکا هەموو هەدەفیشی ئەوەیە ئابووری هەرێمی کوردستان لاواز بکاتن بەڕاستی شتەکانیش ڕوون و ئاشکرایە و ئێمەش وەکو ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان چەندەها جار مەسەلەن نووسراومان کردووە بۆ زۆر جیهات کە معنین لە شاری بەغدا بۆمان ناردووە لە بۆ یەکێتی ژوورە بازرگانیەکانی عێراقمان ناردووە و بۆ یەکێتی پیشەسازانی عێراقمان ناردووە ئەوانیش وا دیارە پاش گفتوگۆکردن کە جوابی ئێمەیان داوە جوابی کەوتۆیان پێ نەبوو هەمان کاتدا دەگەڕێنەوە بۆ لایانی نەخێن ناگەینە ئەنجام 10 ساڵی دیکە شەوها بڕوا ئێمە و حکوومەتی ناوەند ناگەینە ئەنجام لەبەرەوەی ئینیەت پاکیەک نییە لە نێوانماندا کاتێکیش لە هەر کارێک بێ ئینیەت پاکی نەبیتن تۆ ناگەیە ئەنجام سیاسیشە هیچ بۆ لایەنێکی تر بەخۆیەوە ناگرێت دەست خۆش کاک معروف کاک محەممەد ئێمە کاتێکە باز لە گرانبوونی کاڵا و شمەک دەکەین سەرباری ئەوەی ئەگەرم سیستەمە جێبەجێ بکرێ گرفتەکانی تەوان ئەوانی کە باسمان کرد
خەڵک باجەکەی دەدا بەڵام با ئێمە هەر سێری ئەوە نەکەین لە مارکێتەکان ئەگەر تۆ برنج بکڕی مەسەڵەن ڕۆنە کڕی دۆشاوە کڕی بۆ نمونە خەڵکێکی زۆر هەیە حەزەکە لە دەرەوە نان بخوا دەبینین ینی مەطعەمەکان بەرناکەوێ نرخ لەوێ گران بووە ینی دەکرێت بۆ نمونە ئەگەر شیشێک کەباب پێشتر بە نرخێ بوو بێ ئێستا بڵێ لەبەرەوەی کە گۆشت گران بۆ نرخەکەی زیایی کردووە یان برنجە شلەیە بە هەمان شێوە لە چێشتخانەکان لە خواردنگەکان نرخەکان زیادی کردووە وڵی من ڕاستی من ئەوەی هەستم پێکردێ نەبیستوە گرانی نمبینیوە نمبیستووە گرانی ئەگە لە ڕستۆرانەکانە یان لە خواردنە گران بوو ئەگە گرانیان گرانشی بکەن بەڕاستی مبارڕ نییە چکە هیچ مبارڕ شتێک ئەو شت گران نەبووە تا ئەو نەمەت ئەم گرانیکە نا شتێک گران بۆچی گرانکە چکە گرانی تا ڕێژەیەکی کەم لەوانەیە ئەگەر بڵێ غازەوە الحەمدلله ئاسایی بۆتەوە ئینە مادە غەزای مادەخوانەکانی چیان گران بەخوا کاک محەممەد هێشتا ئاسایی نەبووتەوە لەسەرەوەش بەرناماکەین هێشتا خەڵک گرفتی هەیە لەسەر غازیش باشە هێلکە ڕۆژێک 5 بە هەزارە ڕۆژێک 6 بە هەزارە ئەمە فەرقەکە لە پڕەڵەن مریشک گران بوو لە پڕەڵەن نرخی گۆشت بەرز بووە یعنی ئێمە باوەست لەوە بینی کە ئێستا جەنگێک هەیە و کاریگەریەکەی لەسەر هەرێمی کوردستانیش هەیە خۆ پێش ئەم جەنگەش ئێمە ئەم گرفتانەمان هەر هەبوو ئەم نرخانە پەیوەندی بە چیەوە هەیە لە پڕکە بەرز دەبێتەوە لە پڕکەدا دەبەزێ وڵای ئەوە ڕاستی وەکو بڵێ عرض و تەڵەبە بەڵام لە عامدا ئێستا ئەگەیمە باسی ئەمڕۆکەین ئەمڕۆ جەنگە ئەوانەی کە جەنابەت باسیەکەی هەمویان هەرزام و گران نەبوون هەرزان بوون بەڵێ لەبەرەوەی هێلکە پێشتر 5 بە هەزار بوو ئێستا 6 بە هەزار مریشکە هەروە مریشکی شەرزان ماسیە هەروە گۆشتی سووریا بگەڵین لە خۆی ماوەتەوە بەڵام ئەوانی تر هەرزان و گرانە بن ڕاستی کەواتە هیچ گرفتێک ڕێستۆران بۆ خواردن گرانکە بوو نە ڕێستۆرانتەکان خواردنەکان گران بکەن نە خەڵکیش ژمارەیەکی زۆر کاڵە و شمەک لە دەوری خۆی کۆبکاتەوە موادی غەزایی و مادی پێداویستی خواردن زۆرە زۆرە هیچ کێشەیەکی نییە لە ئێستادا هەرێمی کوردستان ئەم سیستەمە جێبەجێ ناکات بۆ ئەوەی خەڵک ترسی لێ بنیشێ لەسەرەوەی کە بازرگانەکان کاڵە و شمە گرام بکەن پێمانێ گران بێ ئینشەڵا گران نابێت وای نبینم من وایە بینم کە شتومەک زۆرە گرانیش نابێ مەگەر زروفیشی دروست بێن لاسامی هەڵەکە کەسمان تەوقعی ناکەین هەماهەنگی تەواو هەیە کاک محەممەد لە نێوان ژوورە بازرگانیەکان بۆ نمونە لەگەڵ کاک معروف لەگەڵ یعنی ئێوە بەردەوام لەسەر بڵێ ڕوونکردنەوەیکی باشیدا بێگومان پەیوەندیمان هەیە لەگەڵ هەموو ژوور بازرگان ژووری بازرگانێک لە هەم لەگەڵ عێراقیشە زۆر باشە دەستخۆش کاک معروف ئەگەر شتێکتان ما بێ بە کورتی سوپاس دەکەم هەم لەسەر ئەم سیستەمە هەم لەسەر جێبەجێکردنەکەی هەم لەسەر دڵنیایی زیاتر بە هاوڵاتیان هەم لەسەرەوەی کە بازرگانەکان تۆزێک ڕەحم بە خەڵک بکەن و لەم کاتەدا کە وەزعی موچە بەو شێوەیە چواردەورمان لە جەنگدایە و درۆن و فڕۆکە بە سەرسەرمانەوەیە پارە لە گیرفانماندانە ڕاستی هی ئەوەش نییە کە بازار نرخەکان بەرز بێتەوە پلانەکانی ئێوە وەکو ژووری بازرگانی لەسەر ئەم بابەتە چی دەکەن و چ دڵنیایی یەک دەدەن بە هاوڵاتیان من لە کۆتاییدا تەمەنا دەکەم کە ئەو جەنگە زیاتر گەشە نەسێنێ بتوانێتن کە بەشێکی هەری دنیای بەخۆیەوە سەرقال کردووە هیوادارم زوو بگێتە ئاشتیە کە لێرەدا جەنگەکە بوەستەوە تەمەنای هەموو هاوڵاتێکە لە هەموو جیهاندا کە کەس لەگەڵ جەنگدانە و لەلایەنی دووەمیش ئەو سیستەمە کە بە جەنابەت باسی کرد هیوادارم حکوومەتی ناوەند بە خوددا چۆنێک بەو سیستەمەدا بکاتەوە کە ئێمە هەمومان لەگەڵ ئەو سیستەمەین بەڵام لەو کات و ساتایدانە تو هەندێک مەغدوریان بکەی هەندێک لە کیش کارەکانیان لە خۆتەوە بۆ ئاسانکاری و جێبەجێ بکەیت و لە هەمووی گرنگتر من هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەمەوە لە بوارەی بە تایبەتی خۆراک دەتوانم بەشێک لە سوتەمەنی ئەم وەسع لە هەرێمی کوردستاندا زۆر باشە تاکو ئێستا و دڵنیایش دەدەین باشتریش دەبێتن و هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان دەستەوەستان نەوەستاون ئەمە لە هەر فەراقێک کە دروست ببێتن ئێمە بە دووادا چونمان بۆ کردووە و ئاسانکاریشمان بوو کردوون و هیوادارم هاوڵاتیانیش خۆڕاگر بن و برا بازرگانەکانمان کە ئازیەتێکی باش دەبین هەرچەندە برا بازرگانەکانیش
کە لە دوو سوودی خۆیانم بەڵام لە هەمان کاتیشدا هیچ وڵاتێک بێ بازرگان نابێ ژیانیش بێ بازرگان بەڕێوە ناچێ هیوادارم لێیان کە خۆڕاگەر بن ئەم کەش و هەوایش تێدەپەڕێتن بەرەو خۆشیەک دەچین ئینشاڵڵا و ڕووی ئابووری هەرێمی کوردستان یعنی من دەبارە دڵنیایان دەکەمەوە کە ئابووری هەرێمی کوردستان لەوە و پاش فترەیەکی کەم زۆر لە جاران باشتر دەبێ زروفی هەرێمی کوردستانیش باشتر و سەقامگیرتر دەبێت ئێمەش بە هیوای ئەوەی دەست خۆش لە کۆتاییدا شتێکم هەیە لە ڕێی کەناڵەکەتان من ئەگەر ڕێگام پێ بدەن سەرخۆشی لە گشت ئەو بنەماڵانەی کە ئەو شەهیدانەیان لێدا لە هەرێمی کوردستان سەرخۆشیان لێ دەکەم و دووبارە زوو چاکبوونەوە دەخوازم لە بۆ بریندارەکان بەڕاستی کارەسات بوو کە ئەم برا پێشمەرگانەش کە تووشی ئەم کارەساتە بوون بەڵام هیچ شەڕێکیش لە هەرێمی کوردستان کرابێ ئێمە هەردەم قوربانی بووینە هیوادارم چیتر خەڵکی هەرێمی کوردستان باجی ئەو جەنگانە نەدەنکە لە ناوچەکەدا دەبێت ئێمەش بە هیوای ئەوەی کاتر هیچ کاتێکی تر ڕۆڵەکانی ئێمە گەنجی وڵاتی ئێمە نەبێتە قوربانی و هیچ دایکێک جەرگ سوتاو نەبێ معروف هەرکی جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر بەسپاسەوە کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەبوو زۆر بەڕێز محەممەد سەفرەی جێگری سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بەسپاسەوە دەستخۆشکاک محەممەد کە لەگەڵمان ئامادەی هەبوو بەڵێ ئازیزان ئەوەی کە گوێبیست بوون کە میوانەکانم دڵنیاییاندا بە بینەرەکانمان کە نرخی کاڵا و شمەک بەرز نابێتەوە با ئێمەش تۆزێک خۆڕاگر بین لە وەزعی کە هەیە بەڵام پێویست بەوە ناکە کە ڕێژەیەکی زۆر لە کاڵا و شمەک بکڕین تەڵەب لەسەری زۆر بێ بۆی نرخەکان بەرز بێتەوە کۆگاکان خواردنێکی زۆری تێدایە بەخوا هیچمان نامرین دەبرسە سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تۆرێکی نیە لەگەڵتان دەبم شاد و بەختەوەر بن.